دەواازەی سنووری نێودەوڵەتی حاجی ئۆمەران کە خاوەنی زۆرترین داهاتە و ڕۆژانە دەگاتە سەدان ملیۆن دینار کە چیتا وەکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕێگایەکی شایستە بۆ ناوچەکە دروست نەکراوە کە شۆفێران و گوندنشینانی ناوچەکە بە ئاسوودەیی هاتوچۆی پیادا بکەن. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما حکوومەت بە ناوی قیرتاوکردنی ڕێگاکەوە دەست بە پینەکردنەوەی ساڵ و سۆڵیەکانی دەکات، بەڵام ئەمە سوودێکی ئەوتۆی بۆ ڕێگاکە نابێت و لە ماوەیەکی کەمدا تێک دەچێتەوە. خەڵکی حاجی ئۆمەران مەقسەد هەمومان دەزانین کە ئەو ناوچەیە خاوەن حدودە، خاوەن داهاتێکی زۆرە، ساڵانە و ڕۆژانە و مانگانە بە چەندین داهات بۆ حکوومەت دابین دەکا لەو ناوچەیەوە. مانای بۆیە داواکارین ڕێگاکانمان خۆش بکرێ، مانای زیاتر پەرە بە جوانکاری و شتێکی جوانی هەیە حاجی ئۆمەران. پێویستە هەم لە ڕووی ڕێگەوبانەوە کە گەشتیار دێت، هەم لە ڕووی ئەوەی کە بازرگانیەکە زیاتر بکرێت. ڕێگاوبانەکە هۆکارێکی زۆر معنای هۆکارێکە وای کردووە هەم بازرگانیەکە هەم ناوچە گەشتیاریەکە کەم تەرخەمی تێدا بێت. بەڕاستی ئەزیەتەش زۆر دەبینین لەو ڕێگای، هەموو ساڵێکیان 6 مانگ جارێک قۆڵتەکان پڕ دەکەنەوە وەکو خۆلی دێتەوە. یعنی ئەوە نییە وەکو چۆن یەکجاری ڕێگاکە چاکەن و بە یەکجاری ڕێگایشی جوان دروستکەن، ئەوە مەرزی نێودەوڵەتیە و بە حیساب داهاتێکی باشی هەیە. لە جیاتیەوەی ڕێگایکی خۆش بێ ئەو خەڵکازیێتەکی وانە بینی. بەڕاستی ڕێگایەکە مردنە، ینی زۆر کارەساتی لێ ڕوودەدات، تاسەی وای تێدا، ینی هەر چۆنەشی بێتەوە بۆ منەم سارێ بارم پێ 2000 بڕۆم و بێمەوە سارەکەم شل دەبێتەوە دەدەگەی. زیاتر لە 10 ساڵە بەردی بناغی بە جۆتسایتکردنی ڕێگای نێوان حاجی ئۆمەران و چۆمان دانراوە بە گوژمەی 51 ملیار و 931 ملیۆن و 290 هەزار دینار، بەڵام پرۆژەکە وەک خۆی ماوەتەوە و دیار نییە کەی تەواو دەکرێت. بەرپرسانیش هەمیشە لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووساندا بەڵێنی کاتێکی دیاریکراو نادەن بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکە و هەمیشە قسەی مەتاتی دەکەن و دەڵێن کۆبوونەوەی لەسەر دەکەین. بەنسبەت ڕێگای دووسایدی چۆمان حاجی ئۆمەرانەوە ئەوە داوامان لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە، لە ئایندەیەکی نزیکیشە لەم هەفتەیە ئەگەر نەکرا لە هەفتەی داهاتوو بە تاکید کۆبوونەوەی لەسەرەکەین. بە ئومێدەواریم بتوانین بودجێکی بۆ تەرخانکەین بیخێنەوە گەڕ پرۆژەکەەوە تا کۆتایی ئەم ساڵ بتوانێت ئیشی خۆی بکات و ئەو ڕێگەیە بێت تەواو کرێت. ینی ئەگەر خی گەورە یارمەتی مامات ئێمە ئومێدەوارین لە تەمەنی ئەم کابینە هەوڵ بین بەشی زۆری ڕێگاکە تەواو بکەین و ساڵانە بەهۆی خراپی ڕێگاوبانەکان و کەم و کورتی تیایاندا هاوڵاتیانێکی زۆر دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. حکوومەتی هەرێمیش ئەم گرفتە بۆ نەبوونی بودجەی پێویست دەگەڕێنێتەوە. ئەمەش لە کاتێکدا هاوڵاتیان لە کاتی ڕایکردنی مامەڵەکانیان لە بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ پارەیەکی زۆریان بە ناوی ژینگە و ڕێگەوبانەوە لێوەردەگیرێت کەچی ئەم داهاتە جارێکی تر ناخرێتەوە خزمەتی شۆفێران. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی حاجی ئۆمەران.